أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين. حمد وفصل هرجي الله رب العالمين. صلاة والسلام على الله تعالى لسر پیغمبر مبن سيد وسر ولي وريزان وسر وكمي محمد عليه الصلاة والسلام ولسر معلبات بيه هجا وحباله وقرين وصحابيين من قدري الله تعالى دا جهات وخبات وبرخدان کرنا ولسر چقایق و پیریچ و شوپان مچن آتا رجا داویات رجا قیمتی دیسا چه قرآن پیروز کتاب رب عالم قانون و نظام آنایاس و دستور و رهبر و تعالی جمعنشان دی ام گهانا سورت اسراء دست پیکاوی اب سورت اسراء لمکه مکرمه نازل ہوئی ناوه کیوید به سورت بنی اسرائیل مقصد ده بنی اسرائیل اجبر بود که اب سورت بحثا و پیغمبر علیه الصلاة والسلام الله تعالى ويد الشبكة ده مسجد الحرام يعني مكة برا مسجد الأقصى يعني برا قدسي إسراء ومعراج. إسراء بريكتنا بالشفي شندنا بالشف يعني بالشف تبري هري يدوتن إسراء جبوكو بيغمبر عليه الصلاة والسلام بالشف جمكه الله تعالى ويبرا قدسي نابي شندنا جمكه حتى قدسي هذا قوتن إسراء وجو قدسي جي الله تعالى ويهلدا حتى بقي آسيمانا برا آسيمانا جوير جده قوتن معراج. معراج بهواكتن برجور چون برجور هري. بسم الله الرحمن الرحيم. نبي سبحان الذي سبحان جوي الله ربن اويقو يعني پاقشي جيربي اموي پاق و پاقش ديرن جهر عيب و كيماي و نقصانية الذي اويقو أسرى بعبده عبد خوي محمد صلى الله عليه وسلم بالشف بريكر ليلا بالشفي من المسجد الحرامي. ويش مسجد الحرامي يعني مكة ويبريبر إلى المسجد الأقصى برا جامعة هري دور مسجد الأقصى يعني أو جامعة قدسي بيت المقدس شمات بين مسجد الأقصى جبرقو دورة يعني جامعة قدسي مكة دورة الذي أو مسجد الأقصى يقو باركنا حوله قو ما بركت كريا در دورا ويدا يعني هر تخليتي فيكيا وچم دورة دهاركن چم وفيكي دايدي اب جامعة قدسي ما در دوري بركت كريا بفيكيا وبتشم والروبارة كهنية لنوريه ما تشما ما تشبكة دا عبد إخوة محمد جي مسجد الحرامي ما برا جامعات دور قدسي لنوريه جبوكو ام بي بدنا ديتن ام نشاني ام شاني بيبكن من آياتنا هناك آية إخوة يعني وان عجائب قدرة أخوة هناك جوي قدرة أخوة ام نشاني بيبكن جوي دريجي الله تعالى برا آسيمانا جبرقو هناك آية إخوة وان عجائب قدرة أخوة مشاني بابكن إنه هو السميع البصير. الله تعالى حمود شتي دبيزه وحمود شتي بينه ما عملت شكي عجيبة قد شبكة داد وقد ثانية كده الله تعالى ويج مكة برا قدسي والويدري حمو پیغمبر لي جواندن لپيشاوا دركعت بإمامتي كر وجويدري برا آسيمانا جبرائيل بيرا شو أبجي نعمتك بو الله تعالى أب نعمتها كنجي دوران مكة هدا سالاغو
پیرەکەویە خەتیجە وەفات کرد و دوێ ساڵێدا ئاپێوی ئەبوو تاڵب ژی ئیمان نانی بووشی لێ ژێرە پشت و ئالیکاریت کرد ژێرە پشت بوو دوێ ساڵێرە دگۆ ساڵا حوزنێ ساڵا غەمگینیە ئەڵڵا تەعالا وی دوێ شەوێدا برە قودسێ برە ئاسیمانە و دوێ شەوێدا لمێژ لەسەر فەرز بوو و دوێ شەوێدا ئەو هەردوو ئاەتێ داویە سورەتەی بەقەرە ئامەنە الرەسوول و هەتا داویە ئەڵڵا تەعالا لە وێ درێ ژێرە نازل کرد پێغەمبەر عەلەیهی سەلاتو وەسەلام کنیتی ئەمێ هاالە و مەسەلا میعراجی ئەمێ بێژن دەبێژمرە بۆراق ئانین ئەو بۆراق ئەو ژە حەیوانێکی سپیە ji kerê mastira lê ji devehê biçûktir e ji qantirê biçûktir e heta dere got çavê wê bînê qevza xwe tavê jê wir dibe lê swar bûm dibe heta got ez hatime camiya Qudsê û li wê derê ez ketime camiyê da min di rekat li mêş kirin Cebraîl hat di qedeh di firax ji min anîn yek şîr têde bû yek araq têde bû goşxorekê bineqîne min a raşte ya şîr neqan Cebraîl ji min got te fitret hilbijart yani te fitret a qenc te hilbijart yani fitreta însanî tabiata însanî weke şîr pak û paqîja vê dawiyê însan dêwbabê wî derdora wî wî xira dikin wî pîs dikin dikine yehûdî dikine fillah dikine mecûsî yani dikine kafir naxwe fitreta her însanî her zarok li ser fitreta İslamê diwelidê divê ez berjor kirim Cebraîl ez berjor kirim asîmanê dunyayê heta beqa asîmanê heta asîmanê dunyayê ê yekemîn ez hatim Cebraîl li derî xist weke xwest got bêka deriyê asîmanan me vekin jêre gotin ma tu kî got ez Cebraîlim got ma kî tera heye got Muhemmed e got ma qey destûr jêre hatiye got ew jî were asîmanan derî jêre vekin ma destûra wî heye izin jêre hatiye got belê got jêra izin hatiye divê derî ji me re vekirin ez mêzan got vaye Adem ez leqay bavê me Adem hat merhebayî da û ji min re dea xêrê kir got bê merheba ji wê derê ez berjorî asîmanê du dua kirim li wir jî daxwaziya vekirinê kir got derîl me vekin got ma tu kî got Cebraîlim ma kî tene got Muhemmed e got ma qey destûr jêre hatiye dayîn izina wî hatiye got were vê derê got belê izina wî hatiye rabûm derî ji me re vekirin mêzan min wê derê her du mixaletiyê hev İsa û Yehya min dît her dua got merheba merhebayî dane min û ji min re dea xêrê kirin peyra em ji wê derê berjorî asîmanê siya bûn ji wê derê jî daxwaziya vekirinê kir Cebraîl weka deriyê asîmanan me vekin dîsa li wir pirsîn ma tu kî got Cebraîlim ma kî tene got Muhemmed e got ma qey izin û destûr jêre hatiye got were belê got izin û destûr jêre hatiye derî ji me re vekirin ez hatim li asîmanê siya min Yûsif dît nîvê xweşkatiyê jêre bû Yûsif jî merhebayî da min û ji min re dea xêrê kir ji wê derê Cebraîl ez berjorî asîmanê çara kirim em çûn asîmanê çara li asîmanê çara jî daxwaziya vekirinê kir got derî vekin got ma tu kî got Cebraîlim kî tene got Muhemmed e ji wir jî pirsîn derkebanê asîmanê pênca yê çara jî got ma qey izin û destûr jêre hatiye got were got erê deriyê ji me re vekirin min İdrîs dît pêxemberê Allah Teala İdrîs ew jî merhebayî da min û dea xêrê ji min re kir
جوێدرێ ئەم بەرژۆری ئاسیمانەی پێنجا بوون. جەبرائیل دیسە داخوازیە ڤەکردنێ کرد ژێرە گوتن ما تکی گوا جەبرائیلم ما دەری ما کیبتەنێ گۆ محەممەدا گۆ ماقەی ئیزن و دەستور ژێرە هاتیە گۆ وەرێ ئەو ژی گۆ بەرێ رابوو دەری ژمەرە ڤەکردن من هارون دیت لە ئاسیمانەی پێنجا ئەویشی مەرحەبایی دا من و دعا خێرێ ژمرە کرد ژوێ دەرێ ئەم بەرژۆری ئاسیمانەی شەشا بوون دیسە جەبرائیل داخوازیە ڤەکردنێ کرد گۆماتکی دەرگەبانەی ئاسیمانە گۆماتکی گۆ ئەس جەبرائیلم مێزە هەر جارێ ناوێ خۆت بێژێ ئەم وێدێ دەرسەکێت دێما وەتێ گو ئەمی چوونە مالێکێ مەلدەری خست ئەمێ ئزنێ بخوازن خۆ دێ مالێ ماتکی نەبێ ئەزم خۆ بدە ناسکردن نابێ خۆ بێژە چ نابی تێ ناس بکێ یە وەرێ ناسکردن خۆ بدە ناسکردن ماکی بتەرەیە بۆ محەممەدە گۆ ماقەی ئیزن و دەستور ژێرە هاتیە گۆ وەرێ گۆ بەرێ رابوو دەری ژمەرە ڤەکردن من موسا دیت دا ئاسیمانەی شەشادا دیسە مەرحەبایی دا من و داعاش خێرێ ژمرە کرد ئەم ژوێ دە چوونە ئاسیمانەی حەفتە دیسە جەبرائیل داخوازیە ڤەکردنێ کرد ژێرە هاتە گوتن ما تکی گوا جەبرائیلم ما کیە بتەرە گۆ محەممەدە صلی الله عليه وسلم گۆ ماقەی ئیزن و دەستور ژێرە هاتیە گۆ وەرێ گۆ بەرێ ئیزن و دەستور ژێرە هاتیە لە ئاسیمانەی حەفتاشی دەری ژمەرە ڤەکردن من ئیبراهیم دیت لێ درێ پالا خۆدا بوو بەیت المەعموورێ بەیت المەعموور ئەو ژی جیەکە لە ئاسیمانە مالەکە لە ئاسیمانەی حەفتات بێ بەیت المەعموور هەر ڕۆژی هەفتەی هەزار مەلایکەت دکەبنە وێ مالێدا و نابەگەرن دەش ڕۆژا گۆ ئاوا بوویە و هەر ڕۆ هەفتەی هەزار مەلایکەت کەبنێدا و دەرناکەبن هەفتەی هەزار مەلایکەت کەبنێدا ئەو نابەگەن یانە یەک چوو جارێکی دینەمات بەگەرێ ژوێ دەرێ جەبرائیل ئەس برمە سیدرەت المنتەهای سیدرەت المنتەها وەکە دارێکەیە لە ئاسیمانە ژێ وردا کەس نکارێ دەرباس بێت نیهایەت داویە پەنێ وێ وەکە گوهێ فیلان ولو فەڕەهن فێکیە وێ ولو مەزنن دەیدی بێ ئەمرێ ئەڵڵا تەعالا بێ چ بسەردە هات شتێک و بسەردە هاتی تم مەخلووقێکی ئەڵڵا تەعالا نکارێ ژوور دەرباس بێ و ئەڵڵا تەعالا ئەمر لێ کرد بێ چیدی بسەردە هات خۆشکاتیە کەس نکارێ پسنێ وێژی بدەیت و لێ دەرێ ئەڵڵا تەعالا تشتا گۆ وەحی کرد ژمرە وەحی کرد و لەسەر من فەرز کرد هەر ڕۆژێ پێنجێ وەخت لمێش ڕۆژێ پێنجی لمێش لەوەیدا ژوێ دێ داکەتم حتا هاتمە جەم موسا ژمرە پرسی گۆما ئەڵڵا تەعالا چل سەتە فەرز کرد لەسەر تە و ئومەتاتە مەگۆ وەڵا ڕۆژێ پێنجی لمێش موسا ژمرە گوت گۆ بەگەرە جەم ڕەبێ خوا بلا بارێتە سبک بکێ لەورا ئومەتاتە قەوەتاوی پێ ناکەوێ گۆ ڕۆژێ پێنجی وەخت مێژ بکێ لەورا من بەنو ئیسرائیلمی جەرەباندن تەجربە من هەیە دەبێ ئەس بەگەریان با ڕەبێ خوا مەگۆ ئەی ڕەبێ من کا سبک بکە لەسەر ئومەتا من بار سبک بکە پێنج ئانی نەخوارێ دەبێ دیسە بەگەریان موسا دیسە گۆ زەحفە گۆ دیسە هەرە بارێ بلا سبک بکێ ئەس بەگەریان حتا هەر جارێ دچوم و دەهاتم هەر جارێ موسا دوگۆ بێنە خوارێ هەر جارێ پێنجە پێنج هەتا گۆ هات مانە پێنج دیسە موسا گۆ هات بلا دەینی مگۆ وەڵی دەست نەما وەکە گۆ بێ ئەس حەیات بکەم ئەس هەوت بەگەرم ئەڵڵا تەعالا گۆ من گۆتیە پێنجی دیسە پێنجی چاوا یانی پێنجی ئەرێ پێنج تێ بکەی لازێ هەر یەکێ بدەها حەسێ بکەم بدە خێرە ئاوا دیسە وەکە گۆ ون پێنجێ هەلمێژی بکەن کەسێ گۆ قەزدا قەنجیەکێ بکەی و وێ قەنجیە نەکەی خێرێک ژێرە تێ نویساندن و هەگەر وێ قەنجیە بکەی ده خێر
جێرەتێن نویساندن و کەسێک بۆ نیەتا گونەهێکی بکەی و وی گونهی نەکەی تشتێک ژێرە نایە نویساندن لێ هەگەر وی گونهی بکەی گونەهێک بە گونەهێکی تێ نویساندن دەیدی مەسەلا میعراج ئەو لە بکەنیتی مەگوت دووردا ئەڵڵا تەعالا وی برە داری جەنەتێکی برە داری جەهەنەمێکی ئیدی حالێ ڤان ئینسانەی جەهەنەمێ دیت و ژمەرە گوت و یە جەنەتێکی ولۆ مەسەلا وێ و لێ درێ ئەڵڵا تەعالا پێرە خەبەردا و ئەڵڵا تەعالا خۆ نیشانی وی کرد پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەڵڵا تەعالا ژی دیتیە و پێرە خەبەرشی دایە بەڵێ مەسەلا میعراجێ گۆ من ئەچوومە جەبرائیل ئەس برمە داری جەهەنەمێ زافێ ئەهلەی جەهەنەمێ ئێ زەنگینن و ئینسانێ زاڵمن و داری جەنەتێ ئەچووم زافێ ئەهلەی جەنەتیش ئینسانێ فەقیرن و گۆتیسە di cehennemê de min tişekî weka tanûrê midît yani bi şeklê tanûrê neyîdî weka wê biçûçik mezin lê bi şeklê tanûrê yani ji serîva serê wê tanga û çiqa diçe fereh dibe û kûr wîlwîl û qelebalix û deng û wawêlê û deng jê tê got mêzan zilam û pîrek دوور دنا و بهنك جني وشبل جواتي ومش جبرائيل برسيم ويا جبرائيل أبكينن أو بيرك وزلامي قد الدنيا يدا زنا كاربون زنات كرن وبهنك ولو جني وشبل وبيس جعورتي واتي قو أهلي جهنم حفظا خدكن قد بياو جبهنا وأميلارناك بهنا وازنا كارا بهنا وازنا كارا للجهنمي لأهل الجهنمي بنات بيقوا أو بير حسس دبن وقال لك سربي هاتي خوي جنت وجهنمي پیغمبر عليه الصلاة والسلام دبي مثلا إسراء ومعراج دبيجي اللي ما بكنيتي ما در باسكر إن شاء الله فرصة شبه جارك دي أمي درسك دني إن شاء الله أمي بيش بلي قلت ما شبان أمي بدري درسا خب داوي كون أمي ديس إن شاء الله أمي بقرن من خير وخوشيد السلام عليكم ورحمة الله وبركاته وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين دا خواز من قوازي مهاري دا بي أبا حمد پسن هر جوي الله رب العالمين